جیاوازەکان بۆ جۆرە زۆر چاکە. ئەگەر تەشخیصتان کرد و دەرکەوت کە ئەم کەسە ئەو نەخۆشیە هەیە، بەڵێ نەخۆشی یەکەم هەنگاو کە ئیگرنە بەر بۆ نەخۆشەکە چییە بێت؟ بەڵێ ئەوە پاشەوەی کە نەخۆشەکە تەشخیص کرا کە تووشی شێرپەنجە بووە، طبعاً ئەو کاتە دەبێت جیاوازی بکەی کە ئەو نەخۆشە ڕێگەی نەشتەرگەری یان ڕێگایەکی ئێستا الحەمدولillah بەو ماوانەی ئاخری زۆر باشە ڕێی تەریقی بەکارهێنانی نیو ئەجۆڤەنت کیمۆتەراپی کە دەرزی چیمیای دەدەن لەو ڕێوە دەتوانانی مەسەلەن گرێکەمان لە بۆ بچوو کاتەوە یان غودەکانی لیمفاویەکانی کە شکمان کردووە زەرما توش بووە ینی وا بکە کە نەخۆشەکە کەمتر تووشی پەرتە و بڵاوە ببێتەوە. دوایێ کە ئەو بە ڕێگەی دەرمان بەکاردێنین، پاشەوەی کە دیسان فەحسی لۆ دەکرێتەوە نەخۆش، ئەشعی سیتیسکان لۆ دەگیرێتەوە، زەرع دەکرێتەوە و قیاسەکانی گرێکان یان حەجم بکەی قیاس دەکرێتەوە، ئەو جا ڕێگەی نەشتەرگەری دەگرێتە بەر کەواتە ڕێگەی نەشتەرگەریمان هەیە و ڕێگەی بەکارهێنانی دەرمانیشمان هەیە. تاوا زۆر چاکە، ینی مەرج نییە نەخۆشێک کە توش بووە یەکسەر پەنا بڕێتە بەر نەشتەرگەری. نەخێر بەو ئەسڵەن ئێستا هەر بەو کۆتایانە باشترین ڕێگەی بەکاریان نیو ئەجۆڤەنت کیمۆتەراپی زۆر لە زیاترە لەو نەشتەرگەری هەیە لەو ڕێگە خۆشحاڵیەوە زۆر ئیستیفادەش دەکەن نەخۆشەکان هەتا توانن ستیج یعنی مەرحەلەی نەخۆشەکەی بگۆڕن لە 3 دەبتە 2. ینی ئەوەش مەرجە لە دوای بەکارهێنانی دەرزی کیمیایی یا عیلاجی کیمیایی ئەو کەسە عملیات بکە، ینی پێویستی بە نەشتەرگەری هەبێت یان لە دوای وەرگرتنی ئەو عیلاجە ڕەنگە چارەسەر بێت نەخۆشیەکە؟ بەڵێ زۆربیان دوای وەرگرتنی عیلاجی کیمیایی نەشتەرگەریان بۆ ئەنجام دەدەین. زۆر جاریش هەبووە نەخۆشە گرێکە بۆ پاش وەرگرتنی دەرزی کیمیایی گرێکی هەر نەماوە ینی بزر بووە، لۆیە پێش ئەوەی کە دەرزی کیمیایی وەردەگریتن یان عیلاجی وەردەگری پێویستە ئەو شوێنەکە ینی دیاری کرێت، ینی کە بابزانین گرێکە حەجمی چەند گچکە دەبتەوە یان کە شوێنەکەی کە نەمینێتنیش لۆ کەسەی وەکو دکتۆر کە نەشتەرگەری ئەنجام دەبلۆ ئەو نەخۆشەی یعنی زەحمەتە گرێکە بدینتەوە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی